گفتوگۆ لەسەر ئەواکەین کە ئایا متمانە و خۆشەویستی بینی هاوسەرەکان تا چەند گرنگە تا چەند ئەبێتە جێگەی ئەوەی کە زیاتر تۆ پەیوەندیەکە دووپات کەیتەوە و بەردەوام ئەم خۆشەویستی و متمانەیە هەبێ بەڵام ئایا لێرە پرسیارێک دروستە بێ بۆ لە سەرەتایە بە وزەیەک و بە خۆشەویستیەک و بە متمانەیەکی زۆرەوە ئەم دوو هاوسەرە بەریەکەکەون بەڵام بۆ چەند ساڵێکە ڕوە ئەمە کاڵە بێتەوە ڕنگدانەوەی خراپیە بێت و بۆ چەندین کەیسیشمان هەیە لەم بابەتەیە کە لە نێو دادگاکانە بەداخەوە زۆری نەشیان گەنجن ئەوەی جێگەی داخترە ئەوانن کە زۆر کات مناڵ لە نێوانیان هەیە ئەم مناڵە بێتە قوربانی کەواتە ئێمە ئەمڕۆ کۆمەڵە گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە کە میوانێکی زۆر بەڕێزمانەی ئەویش مامۆستا ساڵح سەعید وەکو مافناس و ڕاشکاری خێزانی کە بەڕێزیان لە ستودیۆ گەر بفەرمێت فەرموو مامۆستا ساڵح فەرموو دانی باش سڵاوە لێبێت بەخێر بێ فەرموو بەخێر بێ مامۆستا بەخێر بێت بەخێر بێ فەرموو خێر بێ بەخێر بێ مامۆستا سپاس بۆ ئامادەبوونێ لە سەرەتاوە تۆزێک گفتوگۆمان کرد و لەسەرەوەی کە ئەگەر گوێبیستمان بوو بی لەسەرەوەی کە چەند گرنگە ئێمە هەمومان هاوکاری یەکتر بین وەک کۆمەڵگا بەگشتی ینی ئێستا بینی گەرمایشی زۆرە ینی یەر تۆ لە کەسە بە ساڵات چۆکانمانەوە بیبینە لە بەردەم بانکەکانە یاخو خۆمان ڕۆژانە لەگەڵ دام و دەستگاکانە بەرکەوتنمانە بێ ئیتر جاری وایە لە قەرەباڵقەیە تۆزی ئاڵۆزی وشت دروستە بێ بەڵام ئیتر لە یاشە تۆ گەر لە خێزانێکی ئارام و ڕۆشتبیتە دەرەوە بێگومان تۆ لەوانەیە ئارامتر بی جا بێمەوە سەر تەوەرەکەی خۆمان ئێمە ئەمڕۆ باسی متمانە و خۆشەویستیەکەین لە بینی هاوسەرەکانە تا چەند گرنگە ئەم متمانە و خۆشەویستیە کە بە گڕوتینێک و بە باشیەکەوە لە سەرەتاوە ئەچینە لای یەک بەڵام دوایی کاڵ نەبێتەوە هەمیشە بتوانانی تازەی بکەیتەوە متمانە و خۆشەویستی لە بینی هاوسەرەکانە چ پلەپایەکی هەیە دەستان خۆش بێ و سڵاوم بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێزیشەیە حتمما هەموو شتێک توانین بڵێن هەوێنی هەیە ینی هیچ شتێک بەبێ هەوێن نابێت ژیانیش هەوێنەکەی بریتە لە خۆشەویستی کاتێک کە متمانە هەبوو خۆشەویستی ئەبێ کاتێک کە خۆشەویستیش هەبوو متمانە ئەبێت کاتی هەر کامیان کەمی کرد ئەوی تریان کەمە کاتیانی لەبەرەوە بەڕاستی ئەتوانین بڵێن بە تایبەتی متمانە کلیلە بۆ ئەمان بۆ ئەمنیەت بۆ ئاسایشی خێزان یعنی دوو شت گرنگە کە ئێمە ئیشی لەسەر بکەین ئاشتی کۆمەڵایەتی و ئاسایشی خێزان ئەم دووشتە دوو ڕەکیزەی سەرەکین بۆ هەر کۆمەڵگەیە کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ لەبەرەوە کاتێکە متمانە لە ناو خێزانەکانە هەبوو لە پاڵ متمانەکە خۆشەویستیش ئەبێت ئێمە هەموو جارێەوەمان وتووە کە خێزان بەڕاستی دووشت زۆر گرنگە لە ناو خێزانە هابێ پێش ئەوە یەکەم ڕێز دوم خۆشەویستی تامان ڕێز و خۆشەویستی هەبوو متمانەش بە هەمان شێوە ئەبێتە ڕەکیزەیەکی تری ئەو بیناس گەورەی کە پێوتێ خێزان خێزان طبعا ئەهمیەتی خۆی هەیە معلومە لای جەنابتان لە ناو هەموو جارنامە جیهانیەکانە بگرە هەتا ئاگاتە دەستوری هەموو وڵاتان بە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانیشەوە بە دەستوری عێراقیشەوە گەر دەستوری دایمی عێراق زۆر باسی گرنگی گۆرەی خێزان کراوە لەبەرەوە هەرەوەی کە جەناب فەرموود هەر کاتێ ئینسان لە ماڵەوە ئارام بوو لە دەرەوەش ئارامە بێت منێسەکە لە ڕێگە هاتین لەگەڵەوە برا شۆفێرە باسی ئەومانە کرد بەڕاستی ینی تێبینیەکەی سێ چوار سیارە لە ڕێگە خۆیانیا بوو بە یەکتریان ئەمە دەلالەت لە تووڕێی و بێتاقەتی تاکەکانی کۆمەڵگەکەمانەکات سورعەتی زۆرە ئەگەر تۆش بە ئارامی بڕۆی ئەوی تر بە ئارامی ناڕات بە تەهورەوە سیارەت لێ پڕ شۆفێریەکە دوجار ئەمە لەوانەیە کاریگەری ماڵەوەی هەبێ جا ئێمە ئەموو جارە شتێکمان و تو ئەڵێن درەختێکێ پێ ئەڵین درەختی کێشەکان ینی درەختێک لە بەردەمی هەر ماڵێکا دابنرێ ئەم درەختە کاتێک کە پیاویان ژن یا هەر تاکێک لە تاکەکانی خێزان ئەچێتە دەرەوە هەموو کێشە خێزانەکانی بەم درەختەیە هەڵواسێ لەگەڵ خۆیان نەیباتە دایرە نەیباتە فەرمانگەکان نەیباتە ناودام و دەستگاکان نەیباتە ناو ئۆتۆمبیلەکەی نەیباتە سەرجادە و شەقامەکان بە پێچەوانەشەوە کاتێککە هاتنەوە بۆ ماڵەوە هەرچی مەشاکیلێکی دەرەوەیە بەو درەختەیە هەڵیواسن و نەیبێنی ناو ماڵە خێزانەکانمان لەبەرەوە بەڕاستی ئەوەی کێسا ڕوەدا لە کۆمەڵگەیە لە ناو خێزانەکانە زۆر بە زۆری ڕەتفعلە زۆربەی زۆری مەسەرەن چۆن بڵێ لە باگراوندێکی پێشترەوە
دروست ئەبێ تووڕێیەکی پێشتری هەبووە بەویتری ئەڕێژێ لە ماڵەوە تووڕێ بە دەرەوەی ئەڕێژێ لە دەرەوە تووڕێ بە ماڵەوەی ئەڕێژێ لەبەرەوە یعنی ئێمە بەڕاستی کاتێک کە باسی مەحەبەت و خۆشەویستی ئەکەین لە ژیانی خێزانیە یعنی خوای گەورە باسی سەکینەی کردووە سەکینە استشارێک هەیە ناوی ئۆلغا فڕەنسیسە ئەم ئیستشاریە طبعاً سپۆرە لە پەیوەندی خێزانیەکان و لە ڕاوێژکاری خێزانیە زۆر تەرکیز لەسەر ئەم بابەتە ئاکاتەوە کە زۆر گرنگە ژن و پیا و هاوسەرەکان لەگەڵ یەکتریا متمانیان بە یەکتریە بێ خۆشەویستی بۆ یەکتری دەرببڕن کار لەسەرەوە بکەن ئەو خۆشەویستی کە جەنابتان باسان کرد لە بیدایەتی ژیانی خێزانیەوە سەیرەکەی زۆر گەرم و گوڕە بەڵام کاتێ تێپەڕێ هەموو جارەوەمان وتووەکە ژن و مێردەکە سەرەتای ژیانی خێزانیانە و لە مانگە شەوێکا دانیشتون و سەیری مانگەکەن چواردەیە و ژنەکە ئەڵێ پیاوەکە ئەوە چییە ئەڵێەوە ڕووی تۆیە بەڵام ڕۆژگار دێت و ئەڕات و کاڵبوونەوەیەک دروست بووە لە خۆشەویستیە هەر هەمان هاوسەر و هاوژینە و پرسیاری ئەو مانگەکەوی ژەڵێ چاوت نایبینێ ئەو مانگەمان قسەکە ئەوەیە کە ئێمە یعنی چۆن ئەم خۆشەویستیە بەردەوام بکەین کە ئەوە زۆر زۆر گرنگە وەڵغا ئەڵێ ئەرکی گەوراکەوێتە سەر ژن کە خۆی ئافرەتە ئەڵێ ئەرکی گەورە ئەکەوێتە سەر ژن لە پارێزگاری ژیانی خێزانیە یعنی ژن ئەتوانێت زۆر کار لەسەرەوە بکە ژیانی خێزانی خۆی بپارێزێ و هەست بە مەسئولیت بکە بە فعلیش قسەکە تەواوە ئەوەی کە وتوێتی چونکە لە ڕاستیە خوای گەورە جوانیەکانی بە ئافرەت داوە نەرمونیانی بە ئافرەت داوە پەروەردەی مناڵی بە ئافرەت داوە حمل و سکبوونی بە ئافرەت داوە ئەمانە هەمووی بەڕاستی خۆگری ئەوێ ئەمانە جۆرێک لە دان بە خۆداگرتنی ئەوێ ئەمە جۆرێک لە پشودرێژی ئەوێ یعنی ئافرەت ئەگەر پشودرێژ نەبێ ناتوانێت دایک بێت ناتوانێت حمل بکات ناتوانێت دووگیان بێت ناتوانێت شەو تا درەنگ مەسەرەن مناڵ ئەزیێت تێدا ئەو هەر بە قوربان و بە ساقەیە بێت ئێمە هەموو جارێڵی بەداخەوە ینی دایکێک نۆمانگون و ڕۆژ بە پێسی سک هەڵمانەگرێ تەمەنێکی زۆر هەتامانگەێنێتە تەمەنی 18 ساڵی هەر بە قوربان و بە ساقەمانەوێ بەڵکو ژنی ژێنینی شوش ئەکەن هەر بە قوربان و بە ساقا بێ کەچی ئەمە مەسەلەن لەوانەیە ئەگەر دایکەکە یان باوکەکە حاڵەتێکی بۆ دروست بێ لە ناخی خۆمانە لەوانەیە تەمەنا بکەین بڵێن زوو یعنی خوا ڕحمی پێ بکە زەلیل نەبێ ینی ئەمە بەڵام لە کاتێکە مناڵەکە کە دوو لە ڕووی جەنابتان و بینێران خۆی پیزەکە ئەو هەر بە قوربان و بە ساقەیە بێ هەر لە دەوری ئەگەڕێ یعنی قسەکە ئەوەیە کە کائینی ژن کائینێکی گەورەیە بەوەی کە بتوانێت ئیستقراری خێزان بپارێزێ تازەگەری لە ژیانی خێزانیا دروستکە کە ئەمە زۆر زۆر گرنگە ئەو تازەگەریە ئەو خۆشەویستیش کە باسمان کرد کە ببێ بەڕاستی ینی ئێمە مجتەمەعێکی موسڵمانی جەنابەت لە پێشترا هەر لە ئەم بەرنامەیە باسی ئەو هاوکاری و هەماهەنگی و بەیەکەوە بوو نەکرد چەند جوانەکە ئینسان بۆڵێ دایمەن ئاسانکاری بۆ یەکتری بکە لە یابان باسیەوەکەن کە فەرمانبەران ئەچن بۆ فەرمانگەکەیان ئەوانەی کە زوو ئەڕۆن ئۆتۆمبیلەکانیان لە دوور ڕاگرن لەبەرەوەی ئەوانەی کە درەنگ ئەگەنە دایرە فەرمانگەکە مەجالیان هەبێ سیارەکەیان لە بەردەمی فەرمانگەکەیان ڕابگرن و فریای چونە ناو دەوامی خۆیان بکەون کە ئەمە چەند ینی دیمەنێکی جوانە ئەمە تەبەن ئەگەر لەوێ شتێکی جوان بێ لای ئێمە ئەبێ واجبە بەسەرمانەوە بەڕاستی هەما هەنگی و بەدەمەوە بوون یەکتری لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەمە ئەگەر بۆ هەمووان تەواو دروست بێ بۆ بینی ژن و مێرد زیاتر دروستە مەسەلەن ژن حەزەکە پیاوەکە خۆشەویستی بۆ دەربڕێ حەزەکە ڕێزی لێ بگرێ حەزەکە بە قسەی بکە حەزەکە بەڵام دیارە کاتی ئەو حەز بەوە ئەکە بالمقابل پیاوەکەش حەزەکە ژنەکەی بۆ شێوەیە بێ لەبەرەوە هەر ئۆلغایە ئەڵێکە ئەبێ بەڕاستی لە ناو ژیانی خێزانیە جۆرێک لە هاوسەنگی ڕاگرتن گرنگە کەسیان ینی هەوڵ ئەوە نەدەن کە تەسەلوت بکەن زۆرداری بکەن لە بڕیارەکانیانە بڵێ بڕیار بەدەستی منە من زاڵم بەسەر بڕیارەکانە قەرارات هەمووی بەدەستی خۆمە خاصەتەن لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەمە قسەی من نییە تەنها قسەی ئەتوانم بڵێم زۆرێک لە دەرووناس و کۆمەڵناسەکانە کە باسی ئەواکەن پیا و جۆرێک حاڵەتێک شخصیەتێکی تیا هەیە بەڕاستی هەرگیز حتا دکتۆرێکی بەرازیلی شەوی شەر پسپۆرە لە
بواری خێزانی و ئیستشاراتی خێزانیە باسی ئەوە کە ئەڵێ هەموو پیاوان حەزەکەن لە ژیانی ینی چۆن بڵێ پیاوانی ئەوروپا بازەکە ئەڵێ بۆ عالمی ئیسلامیش ئەمە دروستە ئێستا وای لێ هاتووە ئەڵێ پیاو کەم پیاو هەیە بێوێ یعنی خۆی پابند بکە بە پەیوەندی خێزانی لەگەڵ ژنێکە ئەوانش کە ئامادەن بچە ناو بۆتەی خێزانیەوە یەکێک لەو شتانی کە ئەیانەوێ بەڕاستی نایەنەوێ کە ژنێکیان هەبیان هاوژینێکیان هەبێ بیاوێ کۆنتترۆلەکەی بەدەستی ئەو بێ یعنی چۆنی بوێ وا بای باو چۆنی بێ بەم لاو بە لایەنی بکە قسەکە ئەوەیە کە ئێمە ئەگەر تاڤیبی ئەم قسەیە بکەین بڵین ژیانی خێزانی هەماهەنگە لە بینی ژن و پیاوە ئەم دوانە دوو باڵی سەرەکین هەر کامیان شکستی تیاابێ شکست بە خێزانەکە دێت هەر کامیان جوان بێ جوانیەکە بۆ ئەوی تریشانە لەبەرەوە بۆ پارێزگاریکردنیا بۆ بەردەوامکردنی ئەو ژیانی خێزانیە یا ئەو خۆشەویستیە هێشتنەوەی ئەو خۆشەویستیە زۆر گرنگە گرنگی پێدانی دوولایەنە لە نێوان هەردوو هاوسەرا هەبێ ینی بەڕاستی کاتێک کە پیا قساکە ژن ئەوەندە تامەزرۆی گوێگرتنی قسەکانی بێت وابزانێ هەموو جەستەی خۆی کردو بە گوێشکە بێ کاتێک کە ژن قسەکە پیاوەکە بە هەمان شێوە ئەو حاڵەتی بۆ دروست ببێ ئەو ڕێز و حرمەتەی کە جاران مەسەرەن ژن و پیاو لە یەکتریان گرتووە کە بەڕاستی ینی ژن لە بەرپیاو هەساوەتەوە ڕێزی لێگرتووە حرمەت و حایەکە بۆ لە نێوان ژن و مێردەکانە کە بەڕاستی هەتا ئێستاشی لەگەڵا بێت توانین بڵێن ئەو ژن و مێردانی جاران زۆر یانی ساڵێن مەسەرەن لەوانەیە بڵێن وڵا ئەوانەی پێشوو نازانیوە هاوسەرگیری بکەن بە پێچەوانەوە ینی لەگەڵ ئەوەشە کە لەسەر ئەساسی ئەو غەڕامیات و خۆشەویستیش نەبوو کە ئێستا بەڕاستیانی ئیدعای بۆ کرێکە من پێم وایە من خۆم لە کتێبەکانی شانی شارەتم بەوە کردووە کە لەوانەیە لە سەتا هەشتا یان نەوەتی ئەوانەی خۆشەویستیان هەیە لە پێش هاوسەرگیریا بە یەکتری بگەن بەڵام لە سەتا هەشتای ئەو هاوسەرگیرانە لەوانەیە ناجح نەبن بەڕاستی سەبەبەکەش ئەوەیە کە ینی لەوە پێش خۆیان خاڵی کردوتەوە لە قسە و لە باس و خواست ئێستا خۆی ئەسڵ وایە خۆشەویستی لە ڕۆژی هاوسەرگیریەوە دەست پێ بکات لەنێوان ئەم ژن و مێردە ساڵح بە من بێمە سەر ئەوەی کە ئێستا باسمان لەوە کرد کە بۆچی لە سەرەتایە ئەو هەموو خۆشەویستی هەیە هەر لە سۆشال میدیاوە ئەیبینین لە سەرتادا وێنەگرتنێک و خۆشەویستێکی زۆر هەیە کە بڵاوی ئەکەنەوە بەڵام پێویستە لەوەی لەو کاتێک کە ئێمە لە قۆناغی دەستگیران ناری لە پرۆسی هاوسەرگیری وە لە دواییشدا کاتێک کە مناڵی ئێمە چۆن تایبەتمەندی ئەو قۆناغانە بپارێزین هەتا وەکو متمانە و خۆشەویستێکی زۆریش بمێنەوە پەرە بە خۆشەویستیەکە بین بەڵێ ئێمە قسەمان لەوەیە کە ئەو خۆشەویستیە بەردەوام بکەین ئەو متمانەیە بهێڵینەوە یەکەم شت وتمان ئەبێ گرنگی دوولایەنە هەبێ لە نێوان ئەم دوو هاوسەرەیە یعنی کە گرنگی دوولایەنە هەبوو هەردوو لە زۆر گرنگیان بە یەکتریدا لە هەر لە قسەکردنێکەوە بیگرە هەتا ئاگاتە ڕێز وەکۆڵێ ئێتمامدان بە پێداویستەکانی یەکتری ئێتمامدان بە حەزەکانی یەکتری کامە زۆر گرنگە یعنی من وەختی خۆی لە ساڵی هەشتا حەوتا بوو مامۆسایەکی بەڕێز خی گەورە موفەقی کە ئێستاشە لە ژیان ئاماوە مامۆستا حەسەن پێنجوێنی کە نووسەرێکی بەتوانایە خەریکی ئەو بووم کە چۆن بڵێ پوش بخەم بۆ ژیانی خێزانی پێی وتم وتی کاکە ساڵح وتم بەڵێ مامۆستا گیان وتی لە ئێستاوە شتێک لە مێشکی خۆتا دابنێ وتم بەڵێ مامۆستا وتی هەندێشت هەیە لای ژنەکەت زۆر گرنگە زۆر پێویستە تۆ مەی خێرەژێ پێڵاوەکانت فڕێی مەدە بەناشرین سەیری مەکە بێگومانیش هەندێشت لای تۆ گرنگە نابێ هاوسەرەکەت و هاوژینەکەت وەکو بە گسک بیخاتە لای خۆڕێژەکەەوە یعنی ئەم شتە زۆر گرنگە بەڕاستی قسەکە ئەوەیە کە ژن و پیاو ینی لای یەکتری گرنگ بن کە ئەوە زۆر مهمە ینی هەر کاتێک هەموو کەس گرنگ بێ لای تۆ بەڵام هیچ کەسێک لە هاوژینەکەت گرنگتر نەبێت بۆ پیاویش و بۆ ژنیش یعنی دایک و باوە گرنگن لە شوێنی خۆیانن حرمەتیان هەیە ئەبێ ڕێزیان لێ بگیرێ نابێت لەسەر حسابی دایک و باوەک ئینسان وەکوڵێ بچێ بەلای هاوژینەکە پیاو بۆ ژن بۆ پیاو بەڵام لەگەڵ ئەوەشە نابێت لەسەر حسابی ژنەکەشی بڕا بەلای ئەوانە هەروکو چۆن قورئان باسی ئەوە کاکە وەبیلوالیدەینی ئیحسانە لە هەمان کاتە باسی ئەوەشی کردووە کە وعاشروهن بالمعروف مامەڵی جوان لەگەڵ هاوژینەکانتانە بکەن بە پیاوانە فەرمێ
لەولا شەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئافرەتانەکە باشترین ژن ئەو ژنەیەکە پێنج فەرزەی نوێژەکانی ئەنجامەدا و ڕۆژی مانگی ڕەمەزانەگرێ و گوێڕایاڵی مێردەکەشیە بێ لەبەرەوە لە ڕاستیە یعنی ئەم گرنگیدانە زۆر زۆر پێویستەکە ژن و پیا و گرنگی بە یەکتری بدەن خۆشەویستی دوولایەنە ئەمە زۆر زۆر گرنگە جاری وا هەیە ژنان گلەی یەکەن ئەڵن پیاوەکانمان خۆشەویستیمان بۆ دەرنابڕێ یان پیاو ئەڵە ژنەکەمان خۆشەویستیمان بۆ دەرنابڕێ ئەسڵەن جاری وا هەیە شانازی بۆ کاڵ ئێمە خۆمان هەروای نانێ دەری نابڕین چی بکەین نانی ینی لە کاتێکە کە دەربڕینی خۆشەویستی ئەسڵەن ینی ئەبێ پێم وایە ژن و پیاو نابێ وەکو دوو پارچە دوو تەختە لە پاڵیەکا بن ئەبێ دوو ئیحساس دوو هەستی ناسک دوو هەستی جوان ئەبێ یعنی دائیمەن بە بینینی یەکتری دڵیان بگەشێتەوە بە بینینی یەکتری دڵیان خۆش ببێ یعنی کاتێک کە یەکتری ئەبینن خەمەکانیان بڕێوێتەوە ینی بالفعل واشە مەسەرەن تۆ سەیرەکەی هیچ کەسێک بەقدر پیا و ئەمان نادا بەژن هیچ کەسێک بەقدر ژن ئەمان نادا بە پیاو من هەمیشەوەم و تۆکە هیچ دوو کەسێک وەکو ژنومێر لە یەکەون نزیک نین هیچ دوو کەسێک یعنی تەنانم مناڵ لەگەڵ دایک و باوکە دایک و باو لەگەڵ مناڵە برا لەگەڵ برا خوشک لەگەڵ خوشکە خوشک و برا لەگەڵ یەکتریە هیچ کام لەو دوانە بەقدر ژنومێر لەگەڵ یەکتری نزیک نین چونکە هەموو پەردەیەک لە بینی ژنومێردا نامینێ هیچ شتێک نامێنێ لە بینیانە مانایوە ئەم تێکەڵیە زۆر زۆر گرنگە یعنی ڕێزگرتنی یەکتری زۆر گرنگە کە ئەم دوانە زۆر ڕێز لە یەکتری بگرن هەروکو چۆن پێویستە گرنگ بن لای یەکتری ڕێزیش لە یەکتری بگرن خۆشەویستی دوولایەنش بۆ یەکتری زۆر زۆر گرنگەکە ئەمە بەڕاستی زۆرێک لە زانایان قسەیان لەسەر کردووەوە ئەو دایکەش کە ئامۆژگاری کچەکەی ئەکرد لە ڕۆژی زەماوەند و وەکۆڵی هاوسەرگیریەکە پێی وتوتی کچەکەم ئەبێ ئاگال لە شوێنی چاوی پیاوەکەت بێ نابێ ناشرینی بە لە تۆ ببینێ نابێ بۆنی ناخۆشت لێ بکات نابێ کاتێکە ئەو پێکەنی تۆ بگریت نابێ کاتێکە ئەو گریا تۆ پێ بکەنیت ئاگال لە کاتی خەوی ئەو بێ ئەگادە کاتی برسێتیەکەی بێ چونکە برسێتی وەکو کوردەواری لە ڕێگی هاری بەدواوەیە لەبەرەوە ئاگال لێ بێ برسی نەبێ یعنی بەڕاستی توانم بڵێم زانان هەندێکیان قسەیەک لەوەشەکەن کە ئەڵێن پیاو مناڵێکی گەورەیە بۆیە دەبیداش شاوتم وتم هەندێشت هەیە دراوە بە ژن وەڵغا شەرواڵێ یعنی ئەو ئەرکەیەکەوێتە سەر ژن گەورەتر لەوەی کایەکەوێتە سەر پیاو لەبەرەوە یعنی هەر وەکو ژن دایک ئەبێتە دایک بۆ مناڵەکەی بە جۆرێکی تر وەکو دایکێکی معنەویە و چۆن بڵێ پەناگەیەکی پڕ لە ئارامیە بۆ هاوسەرەکەی کە بڵێن سنتەری خێزانەکەی کە ئەو هاوسەرگی ڕاگرێت بە تاکید مامۆستا زۆر کاتێ ماڵین ئەم متمانە و خۆشەویستیە کە لە بینی هاوسەرەکانە هەیەوەکو بە ڕێزی ئاماژۆکەیە بڕوا بکە لەوانەیە بەس بۆ خۆیان نەبێت ئەمە زای چەند ڕنگدانەوەی هەیە ڕنگدانەوەکەی یەکەم شت لە چوارچوێی خانۆکەی خۆ دەرناچی بۆ مناڵەکانتان کە بینی مناڵەکە دایک و باوک ئەمە یەکتریوان خۆشی و ڕێز دەیەگەگرن و وشەی نەشیاو بەکارنیانن مناڵەکەش فێری خۆشەویستی مناڵەکەش هەست بواکە کە دایک و باوکێکیە هەردووچیان هاوسەنجی خۆشەویستی ڕاگرن یەیتە ئەو دوی دەرگاکەوە کۆمەلگا چەند سوودی لێ بینێ یعنی تۆ بە ئارامیتە دەرەوە هەر لە دراوسەکە تۆ سوار سیارەکەی بێت سڵاوێکی گەرمی لەکەی پڕبەدڵ و زەی پێبەخشی کابرا ڕێزێکێ کەواتە ئەم متمانە و خۆشەویستیە کە ئەمەنە گرنگ بێت لە بۆ بینی هەردوو هاوسەرەکە و بۆ مناڵ و بۆ کەسانی ناو کۆمەلگا کەواتە ئەگەر کێشە و گرفتێک هەبێ وەکو بە ڕێزیشە ئاماژە و پێژنە کۆنەکان کە دایک و نەکانی ئێمن بەخوا نەخوێنەوار بوون بەڵام زۆر جار کە قسەیەکەکەن و تێک بەجێ هێڵن یەک دنیا باگراوندی لە پشتەوەی کاکە تۆ ڕێز لەو قسەیە بگری بۆ لەبەری لە کۆمەلگای ئێمەیان نەریت و داب و نەریت و ڕێزگرتن و خۆشەویستی هەمیشە بوونی هەبوو لە باو باپیرانمانەوە بەڵام چۆن بیپارێزین ئەمە گرنگە لە ئێستەیە کەواتە ئەم متمانە و خۆشەویستیە چەند گرنگە لە سەرەتاوە لێ تێگشتنێکی تەواو هەبێ دوای هەست و سۆز نەکەین تۆزێ بە مێشکیش بیرکەینەوە بۆی کە پلانێکی درێژخەیانمان هەبێت نەک پلانێکی یەک ساڵیمان هەبێ و ئێستا بەداخەوە هەموو کەیسا بینی لە نێو دادگاکانە کە زۆر جا مناڵیشی لە نێوانەیە بەڵێ زۆر ڕاستە تەبەن ئێستا ئێماگە تێبینی بکەین مهدیداتی خێزان زۆرە هەڕەشەکان لەسەر خێزان زۆرە و ئەوانش کە ئەیانەوێت کۆمەڵگەیەک لە ناوبەرن هەر لە خێزانەوە دەست پێەکەن معلومە لای جەنابتان بۆیە ینی ئەرکی گەورە پێم وایە هەر لەسەر خێزان نییە ئەرکی گەورە لەسەر حکوومەتیشە ئەرکی گەورە لەسەر دام و دەستگاکانی حکوومەتە لەسەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە ئەرکی گەورە لەسەر دادگاکانە بەڕاستی یعنی پێویستە ئەمزام هەر لە خزمەت جەنابتانە ئاماژەم بەوە کرد کە یعنی ئەو
کەیسانی کە ئێستا لە دادگاکانە هەیە کە بەداخەوە ساڵانە یعنی ئەتوانم بڵێم ئێستا لەم هەلومەرجەی ئێستایەکە لە 2007 ینی لە هەرێمی کوردستانە نزیکی ساڵانە 11,000 خێزان هەڵەوەشە هەر کەس ینی دەرجەی قەتعی وەرەگرت تەلاقەکان فكيف ئێستا طبعا ڕووی لە زیاتر کردووە و لە هەمان کاتە یعنی زەواجیش کەم بۆتەوە هاوسەرگیریەکە کەم بۆ تەلاق زیادی کردووە ئەمانە طبعا ئەم مهدداتانە ئەوەن پێمان ئەڵێن کە ئەبێ ئێمە یەکەم وەکو جەنابەت فەرموود ئەبێ ژنومێردەکان بە ئارامی سەیری یەکتری بکەن و بە هەستی مەسئولیەتەوە سیر بکەن ئەبێ بە عاتفیانە بڕیار نەدەن ئەبێ لە دەرەوە بڕیار نەدەن ئەبێ پیاو یعنی لە میانەی بینینی ئافرەتانێک لە دەرەوە سەیری ژنەکەی خۆی نەکا بە پێچەوانەشەوە ژن لە دەرەوە سەیری کەسانێکە کاکە سیارەی زۆر مۆدل بەرزیان پێ و ئیمکانیاتی باشیان هەیە ئەمیش یعنی هەمان بڕووبیان و لە مێردەکەی بگرێ یعنی بەڕاستی توانین بڵێن مەسەرەن یەکێ لەو شتانە کە هەیە میزانی خێزانمان هەیە ئێمە بودجەی خێزان هەیە پێویستە ژن و مێرد ئاگان لە بودجەی خێزانەکەیان بێ بۆ ئەوەی کە دووچاری دەمەدەمی نەبن لەگەڵ یەکتریان لە کاتێکا پارەیان لێ ئەبڕێیتر تەبەن ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە کاتێککە کاسەکە خاڵی بۆەوە شەڕ و ئاژاوە دروست کە شەڕ و ئاژاوە دروست بوو متمانە نامێنە خۆشەویستی نامێنە لەبەرەوە یعنی ئەگەر بە پێی خۆ بە پێی بەڕەکەی خۆیان پێڕاکێشن حاڵەتی نەخوازرا و دروست نابێت لە ژیانی خێزانیە لەبەرەوە یعنی بەعقڵ مامەڵەکردن بە هەستی مەسئولیەتەوە مامەڵەکردن بەوەی کە مەسەرەن وەکو عەرزمکردن سیر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە فەرموویەتی ئینسان سێ درهەمی پێ درهەمێکیان دەپێ ناوی خوای بەخشێ لە جیهادە فی سەبیل الله درهەمێکیان ئەی بەخشێ بە هەژاران درهەمێکیشانێکا بە پاروێک و بۆ دەمی خێزانەکەی ئەفەرمێ ئەعظەمها ئەجرا لە هەمویان ئەجری گەورەتر ئەوەیە کە ئیکا بە دەمی خێزانەکە ئەمە باسم لەوە نییە کە یعنی حەدیسەکە باس لەوە ناکە کە ئەنانیەت و خۆپەرستی هەبێ ڕەزیلی هەبێ بەرامبەر بە خەڵکی تر باسەکە لەوەیە یعنی الأقربون أولى بالمعروف لە نزیکەکانەوە بێت تۆ دەست پێ بکەیت یعنی ئەگەر پیا بۆ ژنەکەی باش نەبێ ژن بۆ پیاوەکەی باش نەبێ لەگەڵ هەموو دنیا باش بێ هەر خراپە ئەگەر لەگەڵ کەسوکارەکەی خۆیان لە ماڵەکەی خۆیان سەخی نەبێ با بۆ بدەرەوە هەر سەخاوەتی هەبێ قیمەتی چییە هیچ دەورێکی نییە لەبەرەوە لە ڕاستیە ئەم دوانە ئەبێ بەڕاستی بە گیانی بەرپرسیارەتەوە مامەڵە لەگەڵ یەکتریا بکەن و ئەبێ هەست بەوە بکەن کە یعنی چۆن چاکەکردن لەگەڵ هەر کەسێکە حەسەنەیە و ئەجر و پاداشتە بۆ قیامەتی ئینسان و بۆ دنیای ئینسان لە هەمان کاتە چاکەکردن لەگەڵ هاوژین و هاوسەرەکەی خۆتا لە هەموو کەس لە پێشترە ئەبێ یعنی ئەگەر من چاکەم کرد با چاکە لە ماڵەوە دەست پێ بکەم ئەم چاکەیە وەکو جەنابەت فەرموود کە چوویتە دەرەوە لە دەرەوە ڕەنگەداتەوە مامۆستا ساڵح لەوانەیە ببوورە قسەکەشتم پێبڕێ خانمان کاتێک کە هاوسەرەکانیان هێنەوە بۆ ماڵەوە لەوانەیە هەرچی کێشەی خێزانەکانیان هەبێ کێشیان لەگەڵ دایکی هاوسەرەکانیان هەبێ لەگەڵ خوشەکانیانە هەبێ کێتە ماڵەوانەیە هەر خەریکی باسکردنی ئەو کێشانە بێ پیاوەکەش تااقەتی نابێ ئیتر بێتەوە بۆ ماڵەوە لەبەرەوەی سۆز و خۆشەویستی لە ماڵەوەیان نادۆزێتەوە پشی و ئارامیەک لە ماڵەوەیان نادۆزێتەوە مەجبورێت چی ئەکا لەوانەیە دەرەوە هەڵبژێرە کەواتە خانمان پێویستە چۆن مامەڵە بکەن لە ماڵەوە کاتێککە کێشەیەکیان لەگەڵ کەسێکا هەیە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن ئەوە زۆر گرنگە ینی بەڕاستی ئێمە ئەگەر بڕۆین بۆ لای سایکۆلۆژیای ژن و پیاو ینی هەردوو لا بە دوو دیدگای جیاوازەوە سەیری شتەکانەکەن و بۆ دوو دیدگای جیاوازەوە شتەکان ئەبینن یعنی هەر لە وەرگرتنی شتەکانەوە بێ مەسەرەن ئێمە هەموو جارێ و تومانەوە زانان و سپۆڕانی کۆمەڵناسی و دەرووناسی ئەڵێن پیاوان پێویستە گوێگرێکی باش بن بۆ ژنەکانیان ژن تەحەمولی هێشتنەوەیشت ناکات ئەبێشت بۆ مێردەکەی بازەکە جا ئەگەر ئەو گوێی بۆ نەگرێ بۆ شوێنی تری بازەکە ئەمە گرنگە کە پیاو گوێ بۆ ژنەکەی بگرێ لە معاناتەکانی کاچێتەوە ماڵەوە بەڵام لە بەرامبەری شابەڕاستی ئەبێ ئافرەتانی ئاگیان لێبێ پیاوەکو کۆمپیوتەر وایە یەک ئیعاز وەرەگرێ دوو ئیعازت بەسەرێکا پێدا جامە بێت ئەمە واقعە لەبەرەوە پیاوەیە کاچێتە ماڵەوە هێشتا نەگەشتۆتە ماڵەوە هێشتا پەرداخێکی ئاوی ساردی نەدراوەتێ هەر لە دوورەوە پێڵێ پیاوەکەەوە وەرەقی کارەمان بواتوتە 500,000 تیا هێشتا دانە نیشتووە ئەڵڵا ئێوارەش میوانمانێ بەخوا منیش کیشمان نییە تۆزێکی تر پێچێ ئەڵێ ئەزانی باوکیشت نەخۆشە تەلەفۆنیان بۆ کردی یعنی تر ئەم کۆمپیوتەرە تێگەچێتەوە جامە بێت
وایرەکان لە یەکتری ئەدەن لە سەر و دوانەکەوەیە دوانەکەوەیە لەبەرەوە بەڕاستی یعنی ئەبێ ژنان سایکۆلۆژیای پیا بزانن ئەبێ بگەڕێن بە دوای ئەو پرسیارە زۆر گرنگە یعنی ئەبێ ژن بزانێت چۆن مامەڵە لەگەڵ هاوسەرەکەیەکە ئەبێ بزانێت چۆن بە خێراتنەوەیەکە یعنی پێش هەر شتێک بەڕاستی پێویستە ئارام بێەوە بزانام هەر لە خزمەت جەنابتان نابوو باسی دوو هاوسەری ئێرانیم کرد کە ئامینە خان و کا حەمە سعید کە ئەیگوت هەر لە دوورەوە کە لە دەرگای کردەوە بەخێر بێتەوە چرای ماڵەکەم یاخوا بەخێر بێتەوە ئازیزەکەم یعنی کاتێککە ئەمە ینی ئەم پێشوازیە گەرمە لە ژنێکەوە بۆ پیاوەکە ئەبێ فەرقی زۆرە بەڕاستی لەبەرەوە هەرچی ماندوێتی ئەو پیاوەیە حەسێتەوە بۆیە پێویستە بەڕاستی ژنان لە ماڵەوە بە دەرەجەی یەکەم یعنی ئەبێ دەست لە هەموو شتی هەڵگرن پێم وایە یعنی ئەمە قسەی هەموو زانایانە لە مەجای خێزانیە لە مەجای ڕاوێژکاری خێزانیە ژن کە زانی کاتی هاتنەوەی پیاوەکەیەتی نەچێت دەستکا بە گسکدان و گسکی کارەبایی ئیش پێ بکاو لە بەیانیەوە لە ماڵەوە هیچی نەکردووە کە هاوسەرەکەی دێ ئەنجا دەزەکا بە مەکینی خایەتی ئەنجا دەزەکا بە گسکدانی ماڵەکە ئەوە بەڕاستی هەڵەیە لەبەرەوە بۆیش کاتێکە ینی هەموو جارێ ئەمە وتراوە پیا و کاتێکە لە ماڵەوە ئارام بوو بە دوای ئارامی ترا ناگەڕێ کاتێکە لە ماڵەوە جوانی بینی بە دوای جوانی دەرەوەیان ناگەڕێ بۆیە ینی هەر لەم دوێنە پێرە بوو گوێم لە مامۆسایەکی بەڕێز بوو لەو وڵاتانی خلیجە باسی ژیانی خێزانی وانەیە کرد شتێکی جوان بوو بەڕاستی بەڕاست یعنی بەداخەوە ئێستا مەسەن ئافرەتان تۆ بڕۆ کاچن بۆ ئاهەنگ خۆیانە ڕازێنەوە کاچنە دەرەوە خۆیانە ڕازێنەوە کاچن چی بەڵام دوایی دوجار سیرەکەی لە ماڵەوە نەوەڵا بۆنی پیازی لێ بۆنی ترشاتی لێ بۆنی ئەوەی لێ ئێوە پیاوەکە ئەڕاتەوە ماڵە بێ تاقە دەبێ بەڕاستی لەبەرەوە مەسەرەن دیاریکردنی کاتی هاتنەوەی هاوسەر بۆ ژنەکان زۆر گرنگە بە شێوەیەکی گەرم بە شێوەیەکی جوان بە وەکو ئامینە خان بۆنێکی خۆش لە خۆی باو بە خێراتنەوەیکی گەرمی بکاو پەرداخی ئاوی بداتێ ئەنجا دوای شتەکانی تری پێ بڵێ یعنی نەک لە پڕێکە هەموو شتەکانی پێ بڵێ ئەویش بتەقێتەوە بەسەریا لەبەرەوە بەڕاستی ینی مامەڵەی ژن و پیا و لەگەڵ یەکتریا دوجاریش ئەبێ ئەوە بزانن ئەم دوانە ئینسانن ئەبێ پیاویش بزانێ ئافرەت ماندووە بێ پیاویش کاتێک کاچێتەوە ماڵەوە نابێ بڵێتەوە هەر لە ماڵەوەی هیچن نەکردووە ئیشی ژنیش بەڕاستی دووبارەیە خۆری پیاڵی بەیانی ئەبێ پشۆرێ هێشتا ئەو تەواو نەبووە نیوەڕۆیە بەسەرە هێشتا ئەو تەواو نەبووە ئێوارەیەتەوە بەسەرە میوانیت شدیت یعنی ئەنجا ئەگەر مناڵی وردی هەبێ یعنی بەڕاستی ڕعایەتکردنی ئەم شتانە گرنگە پێم وایە هەردوو لە ئەبێ ئاگان لە یەکتری بێ ئەو هاوسەنگی ڕاگرن زۆر گرنگە لە بەهای ئەرچی یەکتریش کەم نەکەنەوە بە چاوێکی دڵسۆزانە سێری ئەرچی یەکتر بەتاکید وایە ئەمە وا ئاکات کە ڕێز و خۆشویستێکە بەردەوام بێ ئێمە سپاسی تۆکەین سپاس بۆ ئامادەبوون بە هیوای ئەوەی کە هەمیشە ئەم گفتوگویانە بەردەوام بێ بۆی کە بتوانین خێزانەکانمان خێزانێکی تەندروست بێ ئەو خۆشەویستی و متمانیەش بەردەوامی هەبێ تاوەکو هیچ گرفتێ لە کۆمەڵگایە دروست نەبێت سپاس بۆ ئامادەبوون